بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدام. وەک دیارە نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارەی کاندیدی بەهێز پسپۆڕی زیادیە بەشدارە لەم هەڵبژاردنە بە لیستی ژمارە 194 وەک بڕیاریشە بەیانی دەنگدانی تایبەت بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بکرێ. من لەم بەرنامەیەدا بە میوانداری سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 1 زۆر بەڕێز سۆران عومەر تاوتوێی دەنگدانی بەیانی دەکەم کە بڕیارە دەنگدانی تایبەت بۆ هێزەکانی ناوخۆ بکرێن. کاک سۆران زۆر بەخێر بی، خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵمانی. زۆر سپاس سەرکەوتوو. دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ڕەنگە ئەمڕۆ و دوێنێ و ڕۆژانی پێشتر کە لە دەنگدانی تایبەت نزیکبوونەوە ڕووی قسەکانتان زیاتر بۆ هێزەکانی ناوخۆ بووێ کە دەنگدانی تایبەت دەکرێت. ئێوە چیتان بۆ هێزەکانی ناوخۆ کردووە کە دەتانەوێت دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، لە ڕاستیە ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئێمە کەوتینە ناو دۆخێک کە پێشمەرگەتیایە میحنەتی گەورەی کەوتە سەرەوی شەڕی تیرۆر و داعش بوو. بەڵێ لە کاتێکا بوو کە پێشمەرگە هیچ ئامادەکاریەکی شەڕی نەبوو و ماوەی چەند ساڵێک بوو وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی 1970 بوو بە شوێنی بریوار و شوێنی کۆمەڵێک گەندەڵی گەورەی قەبارە زل. لەو کاتە بەداخەوە تووشی شەڕێکی نەخوازراوی داسەپاو بووین، شەهیدێکی زۆر، بریندارێکی زۆر، خەسارەتێکی زۆر، ئاوارەیەکی زۆر، واتە قورسایی گەورە کەوتە سەر هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی ترگشتی لە پاراستنی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان. ئێمە لەو کاتە لە ڕاستیە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک لیژنە سەردانی ئەو ناوچانەمان کرد کە داعش پەلاماری دابوون، کەوتمەڵە بەرزەر و زیان ئاوارە. لە پاش گێڕانەوەی ڕاپۆرتەکان کۆبوونەوەی تایبەتی پەرلەمان کرا تایبەت بە دۆخی پێشمەرگە و ژیان و گوزەرانی پێشمەرگە، چونکە وەگوتم لە خراپترین دۆخە بوون لە ڕووی ئازوقەوە، لە ڕووی نەسریەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی پێداویستی چەک و تەقەمەنیەوە پێشمەرگە لە دۆخێکی زۆر خراپا بوو. ئەمە لەلایەک. لەلایەکی تر ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لە سەرەتای یەکەمین هەڵبژاردننی کوردستان و یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمەوە هێزێکی هەموو نیشتیمان و هاو نیشتیمانیانی چەکدار کە لەسەر ئینتیما بۆ نیشتیمان بۆ هەموو هاوڵاتیان نەک وەلایان بۆ حیزب و ئەشخاص دروست نەبوو بوو. ئەم هێزە شەڕی ناوخۆیان پێکرد، ڕۆڵەی زۆریان لە کەپی حەمەداغا و لە سنووری نێوان زرد و سەوزە لێدا بە کوشت، جەرگی زۆریان سووتاند. پێشمەرگەیان کرد بە ناونیشانێکی حیزبی، وایان لێ کرد بەهای خۆی لە دەست بدا. ئێمە بە فرسەتمانزانی لەو کاتە کە راپۆرتی لیژنە تایبەتمەندەکان گەڕایەوە هەوڵ بین ئەم هێزانە یەک بخرێ، ئەم هێزانە یەکگرتوو بکرێ، بخرێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە. ممکن نییە هێزێک ئیدعای دیموکراسی بکە، هێزێک ناوی دیموکرات بێ، بەڵام هێزی چەکداری کاک فڵان و کاک فیساری هەبێ، خۆی چۆن ویستی وا بەکاری بێنێ، بەرامبەر کێ ویستی بەکاری بێنێ. باشە، بۆ ئەمە چیتان کرد؟ بۆ ئەمە بڕیارێکمان لە پەرلەمان گەڵاڵە کرد. بەڵێ، بڕیاری ژمارە 19 ئەمەیە. بەڵێ، بۆشایەتی مێژوو. ئەم بڕیارە کە لە 2014 دەرچووە. مامەستا شوکریە لە فراکسیۆنی کۆمەڵ پێشنیاری کردوتی بۆ ئێمە لەم دۆخە گەڵاڵی بڕیارێک نەکەین بۆ پێشمەرگە. باش، و لە یادمە باوکاری دوو پەرلەمانتاری تر من ئەمە نووسی چۆن بۆ بە بڕیاری پەرلەمان ئاوا نووسراوە کە ئەمە چی بە پوختی ناوەڕۆکەی. خاڵی یەکەم
ئەمە بڕیاری ژمارە 19 کە لە 23 حوتی 2014 دەرچوە لە پەرلەمانی کوردستان. یەکەم وەزارەتی پێشمەرگە بە وەرگرتنی موچەی مانگانەی یەکەم وەزارەتە بێ. ئەمە بڕیاری پەرلەمانە کە هەر کاتێک غەیری ئەمە بێ پێچەوانەی بڕیاری پەرلەمان حکوومەت جوڵاوەتەوە کە دواتر کرا کە دواتر پاش شەڕی داعش ئەوە بوو موچەی وەزارەتی پێشمەرگیان خستە دوای هەموو وەزارەتەکە. لە کاتێکا پێشمەرگە لە یەکەمین شەڕی داعشەوە هەتا ئێستش مانگانە ئەمریکاییەکان مەبلەغێک پارە دەنێرن بووی 16 بۆ 25 ملیۆن دۆلارە. خاڵی دووەم پێویستە دەرماڵەی مەترسی کە ئەگەر باسی قەیرانی دارایی بکرێ ئەوە ئەمریکا پاڵپشتێکی باشی هێزەکانی ناوێت. ئەمریکا وڵاتانی تریش کۆمەکیان بە پێشمەرگە داوە. من بۆ خۆم لە شاندی پەرلەمانە بووم کاتێک کە چوینە هۆڵەندا. هۆڵندیەکان لە پەرلەمانی خۆیان کۆبوونیان ساز کرد سەبارەت بەوەی چۆن هاوکاری هەرێمی کوردستان بکەن لە ئەو هاوپەیمانەتی شەڕی تیرۆرە. وتیانێمە تا ئێستا هاوکاریمان بۆ هەرێمی کوردستان و پێشمەرگە لە چوارچێوەی کڵاوی سەربازی و جلوبەرگ و پێڵاو تێنەپەڕیوە. مان کاکە ئێمە و چەکانەی پێمانە چەکی کۆنا تەقەمەنیەکانمان پێشمەرگە لە گیرفانی خۆی کڕ دیفاعی پێیەکە. ئەمە شەڕی هێزێکی گەورەی وەکو داعشی پێ ناکرێ بڕیاریاندا هاوکاری گەورەی پێشمەرگە بنەوە. چەند وڵاتی تریش کە هاتوونەتە کوردستان ئێمە داوامان لێ کردوون هاوکاری بۆ پێشمەرگە بە بەردەوامی هاتووە. بەداخەوە ئەم هاوکاریانە پێشمەرگە لە سەنگەرا کە ڕوبەڕوو شەڕی کردووە نەیدیوە. تەنانەت من بۆ خۆم یەخەی وەزیری پێشمەرگەم کرد، یەخەی وەزیری سامانە سروشتیەکانم گرت، وتم ئێوە سوتەمەنی ئەدەن بۆی پێشمەرگە لە سەنگەرەکانی لە شوێنی حەوانەوەی لە پشتەوە لە سەرمایان نەبێ لە قوڕوچڵپاوان نەبێت سوتەمەنی پێ ئەدەن. بەڕسمی بە بەڵگە بە تەسویر پێمدا ئەو ڕۆژەی کە بۆ نمونە فەوجێگە چێ سوتەمەنیەکە وەرەگرێ بە دووتەنکرد نایباتەوە بۆ فەوجەکە، ئەیبا بۆ بازاڕی فرۆشتنی بەنزین و نەوت ئەیفرۆشێ و فەرماندەکان لە گیرفانی خود لە بینی خۆیانە بەشیەکەن. تەنانەت ئەو ئازوقەیە کاک محەممەد ئەو ئازوقەیە کە دێ بۆ خواردنی پێشمەرگە ئەچن برنجە چاکەکەی وەریەگرن لە بازاڕی فرۆشتنەوە خراپیان بۆ کڕن ئاردەکە وا لێەکە. عنی ئەمانە بە ناوی پێشمەرگەوە دزی سەیرەکەن. گەورەترین دزی و گەندەڵی بە ناوی پێشمەرگە لە ناو یەکەکانی 1970 وەزیری وەزارەتی پێشمەرگایە بەرپرسی یەکەی 1970 لەسەر جێبەجێ نەکردنی ئەم بڕیارانە بانگێشتی پەرلەمانمان کردن بۆ دیژنەی پێشمەرگە. باشە پێشەوەی قسە لەسەرکەین بۆ ئەمانەتان جێبەجێ نەکردووە بەرپرسی یەکەی 70 وتی من قساکەم قسەکانیشم قسەی بەرپرسی یەکەی 80 وتی کە من بووم بە بەرپرسی یەکەی 70 یەکێتی یەکەمی مانگ 5 ملیار دینار هەر زیادە بوو نەمەزانی چێ گێڕامەوە. بۆ ئێوتی من لە بەردەم پەرلەمانم شایەتی ئەدەم بەرپرسی یەکەی 70 وتی یەکەی 70 شوێنێکن بۆ بازرگانی بە ناوی پێشمەرگەوە، شوێنێکن بۆ دزی، شوێنێکن بۆ گەندەڵی. دانی ئەوە بەڵگێ و قسەی خۆیانە. لە هیچ شوێنێکی دنیاە نەبووە فەرماندەیەک بچێت بە گونیە پارەی پێشمەرگە وەرگێ لە کاتێک ئەگەر 100 پێشمەرگە پارەکەی لە گونیەکە ئەبێ 25 بۆ 30 پێشمەرگە لە واجبای و پارەکەی دەنی و بەشەکەن بۆ خۆیان. باشە ئەوە هەوڵی فراکسیۆنی کۆمەڵە، ئەوە هەوڵی جەنابتەکە لەو پرۆژە یاسایە بە نووسراوی بەدەق هەیە کە دواتر جێبەجێ نەکرا دەمەوێت بزانین چیان جێبەجێ. باشە لەگەڵ ئەو چێ لی بەرپرسە کە جێبەجێ نەکرا. حکوومەتی هەرێم هەردوو حیزب پارتی و یەکێتی بەرپرسی ساکین چونکە وجودی خۆیان ومانەوەی خۆیان بەشێکی بەستووە بەو هێزەوە کە خەڵکی لەسەر ئەساسی ئەوەی کە وەرە من تاعین دەکەم چەکدار چەک هەڵگرە بەڵام چەک بۆ من هەڵگرە نەک بۆ نیشتیمان و بۆ کوردستان و بۆ خاک باش بۆ خەڵک بۆ ئەوی هەڵگرە. و ئێستا کە ئەوترێ دامەزراندن نییە نەخێر دامەزراندن لە یەکەی 1970 نەوەستاوە بەردەوامە. ئێمە لە شەڕی داعشە ئەوانەی کە هروبیان کردووە لە شەڕی داعشە خەڵکێکە بۆ ژیانی نەڕۆشتووە گوزەرانی نەڕۆشتووە بە 2-3 مانگ جارێ موچەیان داوە پێی
ناچار بۆ واز بێنێ و بچێت چەکەکەی بفرۆشێ و بیا بە ژیانی خۆی. باشە کە ئەمانە هەموو شوێنەکانیان پڕ کردوونەتەوە. کاکسۆران کە دامەزراندن بەردەوامە بۆچێ؟ بۆ کێ؟ بۆ ئەو خەڵکانەی کە لە بارەگا حیزبیەکانی هەردوو حیزب ناویانە نووسن، پێیان ئەڵێن دەنگمان پێ بدەن، پێیان ئەڵێن ئێمە وەلاتانەکڕین تاعینتانەکەی نتانکەین بە چەکدار لای خۆمان لە یەکەی هەفتا و هەشتا ئەیخەنە شوێنی کوێ؟ شوێنیوانەی کە هەڵدێن لە سەربازی لە کاری پێشمەرگایەتی، یان خەنە شوێنی ئەوانەی کە فەسڵەکرێن، یان خەنە شوێنی ئەوانەی کە شەهید بوون. یخۆێمە 1800 شەهیدمان داوە، 10,000 کەس بریندار بووە بەشێکیان تەواو بوون بە کەمەندام، هەموو شوێنەکانیان بە دامەزراندن پڕ کراوەتەوە. باشە حەزم لێ بە پوختی وەک وەبیرهێنانەوە بە تایبەتی بۆ هێزەکانی ناوخۆ بۆ هاوڵاتیان بەگشتی ناوڕۆکی ئەو پرۆژە یاسایی کە ئێوە هۆکاری سەرەکی بوون بۆ دەچواندن. بەڵێ ئەوە تەبان بوو بە بڕیارەوە، بڕیاری پەرلەمان قوتی قانونیشی هەیە بەسەر حکوومەتە. خاڵی یەکەمەوە بوو کە موچەکانیانە بێ یەکەم بێت. دووەم دەرماڵەی مەترسی بۆ هێزی پێشمەرگە سەرەوە کرێ. ناکرێ یەکێک بڵێ من پێشمەرگەم لە مقڕایە لە ناو شارەکان بۆ خۆی لە ئیسراحەتایە، یەکێکیش لە سەرەکانایە وەکو ئەو حسابی بۆ کرێ، بەڵام بەداخەوە جێبەجێیان نەکرد. سێم لەسەر حکوومەت ئێرەم پێویستە موچەی وەزارەتی پێشمەرگە هاوتای موچەی هێزەکانی ئاسایش و ناوخۆ بکە کە ئەوان موچەیان باشترە لە پێشمەرگە. پێشمەرگە باشترینیان 500-600 هەزاری هەیە، بەڵام یەکێک لە ئاسایشە لە هێزەکانی ناوخۆیە لە زێرەڤانیە لە بەرگری فریاکەوتنە تاکو سەروی ملیۆنێک دیناری هەیە، ئەوشیان جێبەجێ نەکرد. چوارەم پێویستە لەسەر حکوومەتی هەرێم هێزەکانی پێشمەرگە لە ماوەی 6 مانگ لە دەرچوونی ئەم بڕیارە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە وەک هێزێکی نیشتیمانی یەک بخا بە تایبەت یەکەکانی هەفتا و هەشتا ناومان هێناوە. بۆ ئەمە وەزیرمان بان کرد، بەڵێ بەرپرسیەکەی هەفتا و هەشتامان بانکمان ئەمەتان بۆ جێبەجێ نەکردووە. تیانەمەیەکێکە لە دەستکەوتە گەورەکانی پەرلەمانی کوردستان لیژنەی پێشمەرگە منیان داوت کرد بۆی لە کۆبوونەوەکە بەشدار بوون، چکە من ئەندامی لیژنەی پێشمەرگە نەبووم. بەڵێ ئێمە مامۆستا مەڕوان لە لیژنەی ناوخۆ بوو، مامۆستا ورامان لە لیژنەی پێشمەرگە بوو، بەڵام لەبەرەوەی من بڕیارەکەم نووسی بوو، حتا سەرۆکی لیژنەی پێشمەرگە وتی کاکە ئێمە فڵان کەس ئەم پرۆژە بڕیاری پێشکەش کرد وەک خۆی پەرلەمان قبولی کرد کە زۆر منطقی واقعی بوو. یان ئێمە لەم 6 مانگە نەمانتوانیوە ئەم یەکانەیە بخەین بە حکمی ئەوەی شەڕی داعش بووە. بەڵێ توان باشە، بەڵام دوای شەڕی داعش بەهانەتان نییە ئەم هێزانە یەک نەخەنەوە. وەزیری پێشمەرگە و کاتەوتی ئێمە هەنگاوێکی گرنگمان ناوە. یەکەی ژمێریاری یەکەی هەفتا و هەشتا چۆتەوە سەر وەزارەتی پێشمەرگەواتە پارەوەرگرتنی ئەم یەکانە چۆتەوە سەر وەزارەت کە ئەمە هەنگاوێکی ئیجابی بووە، بەڵام بەداخەوە دوای وەزیریشان دەرکرد نەگەێتەوە هەفتا و هەشتایان دەنە. پێویستە پێداچوونەوە بە بەرزکردنەوەی پلە سەربازیەکانی پێشمەرگا بکرێت کە ئەمە کارەساتی تایە. کەسێگەیە شایستی ئەو داڵ و نەجمە و ڕوتمانە نییە لەسەر شێتی، بۆی بەرزکراوەتەوە بە کەیفی خۆیان. یەکێکیش کە پێشمەرگەی دانەبڕاوی شاخ بۆ دوایی لە شار هەر پێشمەرگە بووە، ئێستا پلە یەکێک کە بە ئیمتیاز و بەواستە بۆیان کردو لەو بەرزترە. باش ئەمە ناحەقی زۆری تایە. ئێستا کە ئێمە لە هەڵبژاردنەکان نزیچین وەسی ئەیلوی هەڵبژاردنە بە تایبەت کە بەیانی دەنگدانی تایبەت دەکرێت کۆمەڵی ئیسلامی بەگشتی و ئێستا کاندیدەکانی ئەگەر جێی متمانەی خەڵک بوون دەتانەوێت چی دەبارەت هێزەکانی ناوخۆ بگۆڕن؟ دەمانوێت ئەمانە جێبەجێ بکرێن. ئەمە بڕیاری پەرلەمانە، کەس ناتوانێت لێی پاشگەز بێتەوە، لەمە باشتریش کەس ناتوانێت بێنێ. خاڵێکی تریان پێویستە نەسری یەکەکانی هێزی پێشمەرگە یەک بخرێن کە ئەوەش نەکراوە. نەسرەی فڵان هێز لەبەر کاک فڵان زیادە، نەسری هێزێکی تری هەمال کراوە. پێویستە موچەخۆری بێدەوام لە هێزی پێشمەرگە نەیەڵێ. پێشمەرگەی گەڵێ من لە فەوجێکم، باشە ژمارەمان 500 کەسە، بەڵام عمرم لە شەڕ و لە هەموو کاتێکا لە 200 کەس زیاترم نەبینیەوە، 300 بندیوارە. بۆی ئەو ژمارەی کە ئەیدەن ئەڵێن هێزی پێشمەرگە ئەوەندەیە، هێزی چەکدار ئەوەندەیە بە هەموو ئاسایش و پۆلیسەوە، باسی 266,000ەکەن. کۆمیسیۆن ئەمجارە کە داوای ناوی هێزەکانی ناوخۆ ئاسایش و پێشمەرگەی کردو بۆی بیخاتە سجلی دەنگدانەوە، یەکەم جار 262,000 ناویان برد. بەڵێ دوای زەخت کرا کە ئەم ناوانە حەقیقی تیانە، تایەتی حەقیقی نییە، دەی پوخت کرا. ئێستا لەم کاتا 172,000 یا 1,000 ناو ماوەتەوە.
هەر ئۆتۆماتیکی 70,000 ناو خراە ئەو لاوە کەمانە وجودی نەبووە. کابرا هەیە خۆی لە وەزارەتی پێشمەرگەیە بەرپرسیارەتی هەیە، لەم ڕۆژانە زاوای بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە تەلەفۆنی بۆ کردم، وتی فڵان بەرپرسی وەزارەت من زاوایم ڕۆژێک تەسکەرەکەی لێ سندوم، باشە توێتی ئیشم پێیەتی ئێستا لە کچەکەی جیابوومەتەوە لە وەزارەت تەلەفۆنیان بۆ کردوەرە تۆ 3 ساڵە پێش بە ناوی پێشمەرگە و نووسراوی مانگی ئەوەندەش بۆ وەرگیراوی دینارم نەدیوە، هەزارانی وایان دروست کردووە، هەزارانی وایان بردووە، موچەکەی وەرەگرن بۆ خۆیان ناوی هەیە وجودی نییە، ئەوە یەکێکە لە بڕیارەکان. باشە من کاتم زۆر کەم ماوە، یەکێکی تر ئافۆن کەگەر تەواوی کەم کاتی دەوام و پشووی هێزی پێشمەرگە یەکخرا، ئەمە گرفتی گەورەیە، هەیە 15 شەو لە واجبایە ناڵی نابینێ، تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە، هەشە هەفتەیەک لە دەوامایە، ئەمانە هەموو فەوزای گەورن و ئەڕوا بڕیارەکان هەمووی شتی باشن بۆ پێشمەرگە. باش دەمەوێت باسی ئەوە بکەی کە بەڕاستی بەیانی کە دەنگدانی هێزی تایبەتە پەیامی بەڕێزت وەکو سەرۆکی لیست و وەکو کاندیدی ژمارە 1 و بە تایبەتیش کە پێشووتر ئێوە لەگەڵ ئەو کارانەی بۆ هاوڵاتیان بەگشتی بە تایبەتر پێشمەرگە و هێزی ناوخۆ ماندوو بوون، پەیامێک کە بەڕاستی ئەوان فشاری زۆریان لەسرە و زۆر جار زەختی وایان لەسرە کە دەبێت ئیدیا دەنگ بدەن بەو دوولایانە. من سەرەتا سپاسی دەنگدەران و سەرخەران و متمانە پێدەرانی لیستی 1994ەکەم کە لە ماوەی 17 ڕۆژی بانگەشا لەگەڵ ئێمە ماندوو بوون، چاوی یەک بە یەکیان ماچەکەم و حەزمانەکە بچینە ماڵی هەر هەموو ئەوانەی کە دەمانوێت بەسەریان بکەینەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان، ئەگەر نەمانتوانی بێ بەهۆیەوەی کە ماوەکە ڕێی نەداوین و بۆ دەنگدانی تایبەت کەس بینێ دەست پێ دەکا. من چەند هۆشداریەکەم هەیە، یەکەم بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن، کۆمیسیۆن پێویستە زۆر بە ئاگابێ، ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی بە دەنگدانی تایبەت بە هێزەکانی پلیس و ئاسایش و پێشمەرگە تەزویر بکەن. بەم جۆرە ئەو پێشمەرگانەی ئەو هێزە ناوخۆیانەی لە ناو چدا بڕێنراوەکانی کوردستانین و لە مادەی 140 کۆمیسیۆن ناوی ئەوانەی دەرهێناوە ئەمانە بۆیان نییە دەنگ بدەن. ئێستا هەندێک هێز خەریکی و هەردوو هێز پارتی وێکێتی خەریکی تەزویرکردنی ڕەگەزنامەن بۆ ئەو هێزانە تاکو و بیگۆڕن ناوچە کوردستانیەکان بە ناوچەکانی هەرێم و دەنگیان پێ بدەن. بۆیە زۆر گرنگە پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و پۆلیس ئەو خیانەتە لە خۆیان و لە دەنگدان و لە خەڵکی کوردستان نەکەن و دەنگ بۆ ئەو هێزانە تەزویر نەکەن کە نەسریان بوچەیان ژیانی ئەوانیان هەموو فەوتانەوە بردووە، چەکەکانیان تەقەمەنیەکانیان هەمویان فرۆشتووە، فەرماندەکانیان هەموو بوون بە سەرمایەداری گەورە. ئەزانی دەوڵەمەندترین خەڵکەکان لە ئاستی حکوومەتە لە وەزیر هەندێک جار دەربچێ فەرماندە سەربازیەکانن بۆ بەشێکی زۆریان دزی لە پێشمەرگاکە. هیوادارم هێزی پێشمەرگە، هێزی ئاسایش و پۆلیس خۆی بپارێزێت تەزویر بۆ ئەم هێزانە نەکاکە 27 ساڵە ئەوە چەوسێنەوە ئێستاێنێت تەزویریشی پێ بکەن. ئەمانە ئەبێ پێشمەرگە دەنگیان نەداتێ لە تۆڵەی ئەوەی چیان لە ژیانی کردووە. پێشمەرگە سەرمای بۆ لە قوڕ و چەڵپاوا بووە، ئامادە نەبوون جلی بۆ بکڕن، خۆشیان ڕایان بواردو لە خۆشترین شوێن و لە دەرەوەی وڵات. ئێستا ئەم پێشمەرگە بچێت تەزویر بۆ ئەمە بکە، ئەبێ ویژدانی ئازاری بدا، ئەبێ بزانێ ئەمە خیانەتە، ئەبێ بزانێ ئەمە دوایی زۆر قورس لەسەری ئەکەوێ، ژیانی خۆی و نەوەکانی شێفەوتێنێ، تەزویر بۆ هێزێ بکە، زوڵم لەو بکە. بۆیە ئەبێ بە ئاگابێ کۆمیسیۆن ڕێنەدا بەم تەزویرە و ڕێنەدا بەوانەی لە ناوهەرێمی کوردستان لە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە دەنگەدەن پێیان وتون بڕۆن چەند دەنگێ بن، خیانەت لە خۆیان نەکەن، لە وڵاتەی نەکەن. ئەوانە چەکداری هیچ کەس و لایەنێنن هی ئەم نیشتیمانن، بە ئازادانە خۆیان دەنگ بدەن، هیچ کەس بۆی نییە چاودێریان بخاتە سەر، موبایل بەرێتە ژوورەوە و ئەگەر یەکێک زۆر ناچار کراوە گومانیان لێ هەیە و فشاریان خستۆتە سەری ئەترسێ بڵێ وتوانە وێنەی دەنگەکەم بۆ بگرە، ئەوە دەنگ با بەو لیستەی کە زۆریان لەسەر کردووە وێنەکەیشی بگرێ، بەڵام دوای ئەوەی وێنەکەی گرت و لایدا زەڕبێک لە لیستەکەش بدا و بیفەوتێنێ بۆەوەی
خۆی گونابار نەکاو بە زۆر و بە ئیرادەکڕین دەنگ نەدا بۆ هێز. باش من لە کۆتایی بەرنامەکەزی بوو مارچەند دەرفەتەکە هەر ئەوەندە بوو بەڵام دەمەوێت بە گشتی پەیامێک بۆ هاوڵاتیان کە سی ئەیلول دەستنە سەر سندوقەکانی دەنگدان و زۆرێک لە ناومێدی هەیە بۆی کە گۆڕانکاری دروست نابێ بە هیوای ئەوەی کە گۆڕانکاری دروست بێ ئێوە چ ئومێدێک دەبەخشنەوە. ئێمە بۆ خەڵکی کوردستان لە 4 ساڵە یەکجار داوامان لێ هەیە ئەویژەوێت دەنگەکەیانمان بدەنێ بۆی پشتیوانیان لێ بکەین. خەڵکێک داوای گۆڕانکاری لە ئێمە بکە بەڵام ئامادە نەبێ بێ دەنگمان بداتێ چۆن گۆڕانکاری دروستە بێ. گۆڕانکاری بۆ دروست نابێ و ئامادە نەبێت دەنگێک بدا. ئەگەر دەنگ نەدا با بزانێکێتی و پارتی لە بری ئەو بە تەزویر دەنگەدەن بەڵام با ئەو بچێ ئیرادەی خۆی بسەلمێنێ سزایەوانە بدا 27 ساڵە سزایدەن. زۆر بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و کاندیدی ژمارەیەک کە لە گفتوگۆ لەگەڵم بووی. سوپاس بۆ هاوکارانم، سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورە.